بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سەوی سەڵۆ سلااوان لە بەوارەتان باش بێت بۆ هیوایم کە تەندروستی مولایەکتان زۆر باش بێت و ئەمێوارش بینەری پرۆگرامی سەوی سەوز بن پێکۆ کۆمەڵەیەک زانیاری لەبارەی یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان و بەتابەتیش بۆ ئەو دایکانەی کە دووگیانن ئەمڕۆ کۆمەڵەیەک زانیاریتان لەبارەی قۆناغەکانی دووگیانیەوە پێین و هەوڵین کە کۆمەڵێک بابەتیش کە پەیوەندی بەو لایەنەوە هەیە بتوانین لەگەڵ یەکێک لە پسپۆرانی ئەم بوارەیە کۆمەڵێک زانیاری دروستان لەبارەی ئەو قۆناغانەوە پێبەخشین وەکو هەمیشەش شێف دیارە ئێوارە لەگەڵمانە کۆمەڵێک خواردنی بەتام و بەسوودمان بۆ ئامادەکات و پێکەوە پێشکەش باسفرە و خوانەکانی ئێوەیەکەین شێف دیار سڵاو دەبێ سڵاو دەبێ باشی چۆنی تەندروستی باشی ساز بژیت یەخوا زۆر باش بی سلامەوی خەریکی چیت ترتیباتێکی جانە تەرتیباتێکی جانەکەی شێف ئەمڕۆ خواردن چیمان بۆ ئامادە ئەمڕۆ خواردن گۆشتە لەگەڵ بە قارچک و لەگەڵ زەڵاتی نۆک سەیرە زەڵاتەی نۆک وەنیە شتێکی جیاوازە ئەمە زۆر جاری ئەنی ئەگەر زەڵاتی بکەین بۆ ناڵێن زەڵاتی بەبڵین ئەگەر نمونە بێنمەوە تەماتە و خەیار ئەڵێن زەڵاتی جەرگیر لەوانەیە پێکاتی نۆکەکە بەبڵین ڕاستە بەڵام قەت نەمبیستۆ ناوی زەڵاتە بە ناوی زەڵاتی فاسولەش هەیە فاسولە هەیە فاسلای سووری سپی هەیە پاقلە هەیە گەرمەشامی هەیە بەس چونکە ئێمە عشاری خۆمان شتانە تۆزە کەمتر ئەخۆرە لێرە باشە اینجا ئەو شێوازی پیاز پاکردنەوەکەت شێف ئەزانی دەکێچوو سەیری دەستم کردی نەنکیشم ئاواهی بڵێن پاکی ئەکات بەس بۆ نانە بەڵام مەبەستم لە شێوازی بڵێن پیازەکە ئەزانی بۆ چیە بۆ شلەی قەزاتمە تقریبا وانە ئەنجا ئەو کە دایمەن ئەو شلێت لێ ئەنێت ئەڵێ ئەبێ پیازەکەی زۆر بچووک بێ ڕێک تەواوە بۆ ئەوەی کە هەڵنەوەشێ جێتە پێم بڵێ ئەمڕۆ چی لێکی دو ئەم پیازە ئەم پیازە منیش بە هەمان شێوە باشە ئەمە سەرشە بڵێن تۆزێک گەورەیە دەستم نەکەوە شتێکی بچووتر بێ بە هەمان شێوە ئاوایکەم بە دوولێتەوە هەڵناوەشێ وەکو لای خۆماڵێن کێشە نییە باشە زۆر سووری ناکەمەوە ئەوە گۆشتە کۆڵاندومە گۆشتەکە سوورم کردو دوات در ئاوم تێکردووە باشە چاوەڕێک تۆزێ لای خۆماڵێن بچکێتەوە زۆر باشە اینجا خواردنەکە خۆی ناوی چێ شێف خواردنی یەکەم خواردنەکەمان هەر اعتیادی گۆشت بە قارچکە گۆشت بە قارچکە بەڵێ ئەگە دیقەت بی قارچکەکەشم هەر وەکو پیازەکە وایە یعنی قارچکەکە ناجنی قارچکەکە نایجنم باشەوەی خەری و بێم بڵێم تەماتەکەش ناجنم بڵێم شێف ئەویا بۆ من داناوە بۆی وەڵاهی قارچکەکە بۆ داناوە ئاوم لێکەرەوە هەر ئەوەنە ئاسانە خواردنەکە بە بڵێن چ جیاوازێکی لەگەڵ خواردنی ترکە ئێمە ئامادەکەین بۆ مەبەستم لە ئامادەکردنی گۆشتەکەیە بۆ نمونە ئەم خواردنەکە ئامادەکەین ئەمڕۆ چۆن ئەخورێت چۆن پێشکەشەکرێت لەسەر ئەمە توانی لەگەڵ زەڵاتێک ئاخورێ ئەتوانی لەگەڵ برنجاوی خۆی لەگەڵ ساوەڕابی خۆی لەگەڵ برنجی سوورابی خۆزم برسی دەبێ نەباتێکم ڕاستە بەس ئەمانە بۆیە بەو شێوازە تێکرێ بۆی شتەکان ببینرێ و زۆر جوانیش دەرەکەوێت لە کاتی پێشکەشکردندا زۆر باشە جا پێم بڵێ گۆشتەکە ئەبێ یەکەم جار سووری کەینەوە کولای خۆماڵێن هەڵی کزێنین اینجا دواتر هەروەکو چۆن ئێمە ئامادەیەکەین ڕۆژانە وەکو قۆزی با بڵێن اینجا دواتر چیتری بۆ زیادەکەی شێبەگەر ببینەرەکانمان بڵێ گەر دیقەت بی دوای پیاز و قاچکەکە جوان سوورەکەمەوە بەجیا بێکەوە بەیەکانی مەبەستم لێ جیا لە گۆشتەکە بەڵێ جوان جوانێک تۆزێ ها پیشانیکی پێ دیار بپیشێ دواتر گۆشتەکە بە ئاوەکەەوە تێکرێ ئەوە تاوان نزبێکی کەمە ئاو ئەکرێ بڵێن وەکو شلێک وایە من ناڵم کاتە حەدیکە بڵێن ببێ بەشلە کاتە تۆ برنجێوێ ڕاستە وانە اینجا سەرەتا پیازەکەی تێکەیت لە پیازەکە سوورەکەینەوە ئێساکانە من بارەوە احتیاجی ئامادەیکەم باشە پیازەکانمان کاتە پیازەکە ئازانیەمە بە شێوازێکە کە قەبارەکەی گەورە بێ بەتابەتی گەر هات و پیازی ورتان هەبوو ئەتوانن هەر پیازە وردەکە تەماتە کێشە نییە زۆر چاکە هەر پیازی وردەکە دەتوانن تەنها ئەوەی پاکیکەن و دواتریش قاچکەکەشی ئەمانی لێکین ئێمە جاکاتەوە زەیتی زەتونیشمان بەکارناوە نیە شێف زۆر چاکە کابێ ئاگامان لێ بێت دەسەمێ بێت تۆزە جوان سوور بێتەوە زۆر چاکە بە تاواتی کاتە ڕەنگی بگۆڕێت بەڵێ پیازەکەش و قاچکەکە ئەوە بە جوان سوورە بێتەوە دوای ئەوەی کەەوە جوان سوورەوە بوو گۆشتەکەشی لەگەڵا سوورەکەینەوە ئەکرا بەگرێل بکرێت ناکرێت ئەمە چونکە پیس بۆ ناکات هەندەشی نایە لەسەر ئاگر
زۆر چاکە چونکە هەم پیازەکەش و هەم قاچکەکەش وە کۆڵەن زوو ئەپیشێن. من دارچینی هاڕاو باشە کەمێکی خوێ بە نزبی خوێ زۆر بەکاری نێنم زیرە و زەردەچەوە و سیری هاڕاو دۆشەی تەماتێ دۆشایی تەماتە بۆ دواترش کە هەستەکەی پێگەیشت چەند تەماتێکی ئاوە بە ساغێکی بەسەریا باشە ئاگری بۆ کزەکەی و بۆ خۆی وردە وەکو لای خۆمانە لەمەڵەن ئەچکێتەوە شێڤستەکەم خواردنە لەگەڵ نانی بازار و سەمون ناخۆش ببی زۆر خۆشە زۆر باشە بەڵام ئەگەر یەکێک کێشی لەشی زیاد نەبێ یاخود کەسێکیش نەخۆشی شەکری نەبێ شەڵا هەموو لایەکتەن دروست باش بن و بەجوور لە هەموو ناخۆشیەک اینجا بچینە سەر بابەتی زەڵاتەکە شێفتەوان بڵێ زەڵاتەکە لە چی پێکرد زەڵاتەکەمان بە تەماتە و خەیار و جەرجیر وەشویت بیبەری ئەلوان و پیازی مۆر بە پیازی مۆر و بنۆک جوانی ژنین باشە ڕازانەیەکی جوانیشی بۆکەین بە کاهوو بە سپیناخ بە سپیناخ بەڵێ زۆر چاکە تر ڕازانەیەکی زۆر جوانی بۆکەم اینجا سۆسی بۆ ئاماداکە یان نا زەیتی زەیتونەکەم بەسەریا بەس ئەوەنە بەس ئەوەنە لەگەڵ ئاوی لیمۆیە ئاوی لیمۆیە زۆر باشە شێف ئەم زەڵاتێ پێکاتەکانی خۆت بە بڵێن زیادت کردوون یاخود ئەم پێکاتانی بە دڵی خۆ دەتوانی شتیکەی بۆ زیاکەی بەڵام ئەمە خۆی ستاندارە بە ئەو شێوازەیە دروست بۆ شێوازەیە پیازی مۆرە وەکلای خۆماڵەن مۆرە زۆر جوان دەرەکەی لە ناو زەڵات ڕاستە تامیشی خۆشە اینجا لەگەڵ شویت و جەرجیر بوو جەرجیر و سپیناخ خەیاریش بەڵێ خەیاریش زۆر چاکە ئەی ئەم بیبەرە ئەلوانانە تۆ دایمەن حەزلێتی لەم بیبەرەنگانە زۆر جوانمەنی خواردنیشی بۆ جوانەکە ڕاستە اینجا شێف لێرە بابەتی جیاوازترە بینم ئەمڕۆ ئەویش کۆمەڵێک لا چەرەساتە و لەگەڵ خورما و هەنگوێنیش ئەبینم ئەمە شیرێک بە فستەقەگرینەوە لەگەڵ هەنگوینە باشە بەزام تۆ زۆر حەز لێ زۆرم حەز لێ شێف نەک بڵێم حەزم لەو خواردنەوەیە چونکە بەڕاستی جارێکی تریش ئامادەت کرد بە شێوازێکی بەسار بوو بە شێوی داهات و تامی دۆ دەرمایە بەڵام جارێک کوڵاندمانە شیرەکە بە کوڵاوی باشە من شیرم بۆ کوڵاندووە چاڕەمێک تۆ سار بێتەوە دواتر لەناو پەرداخوشیەوە ئامادەیەکەم بە فستۆقەکەەوە زۆر چاکە قەینە دواتر یەک کوپی ئەو گوێز و پڕ ئەخۆم ئینشاءڵڵا گوێز و بە خەیارەکەش هەر بۆ ڕازانەوەیەکی جوانەوە خورماکە زۆر چاکە شێف اینجا ئێستا خەریکە خواردنەکانە دوور دەبەرە و با بڵین ئامادەکاری ئەچێت و لە دوای ئەوەوە پێش ئەوەی کە بڵین ئاوی گۆشت و گۆشتاوەکە بکەیتە ناو ئەو پێکاتانەوە بەهارات و ئەم بابەتانی تێکی یاخود نەخێر کە ئەمە ئامادە بوو تۆزێ ئەجاکتەکەم ئەنج ئەو بابەتانە زیادەکەی بۆی گۆشتەکە چەند جواسیرەوە بووە ڕاستە زۆر باشە شێف من وردە و داچمە لای میوانە بەڕێزەکەمان بۆ هیوام کە بتوانین ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری بەسوود بەخشین بە بینەرەکانمان دیارە ئەمڕۆ بەس لە شێوازی ژیانکردنی ژنانی دووگیانەکەین بە بزانین ئەو خانمانەی کە ئەشنە نێو پرۆسەی دووگیانیەوە بزانین قۆناغەکان چۆنە و شێوازی مامەڵەکردن و هەروە ژیانکردنی ئەوان ئەبێت چۆن بێت و ئەو بابەتانەیە خودت ئەو ڕۆتینانەی کە ڕۆژانە بە ئەنجامی ئەگەن نەبێت چی بێت و لەگەڵیشە ئەو خواردنانەی کە بە شێوازێکی باش ئەتوانن سوود بە هەم دایکەکە و هەم کۆرپەلەکەش بگەێنێت چییە؟ چینە لای زۆر بەڕێز خات و خانزاد محەممەد کە بەڕێزیان پەرستاری ژنان و مناڵبوون داوان لێکم فەرمونە لای من خات و خانزاگیان زۆر بەخێر بێ سلااوە لەبێ تۆ چۆنی تەندروستی و چۆنە زۆر بەخێر بێ سەرچاوەکانم بشیت زۆر بەخێر بێ تەندروستی چۆنە خات و خانزاد الحەمدوللا زۆر سپاس شێف لەگەڵ خوارد نابێنی چۆنە لەگەڵ خوارد نابێنی چۆنە باشی لەگەڵ ئەم خواردنە گۆشت و ئەم بابەتانی کە لای خۆمانەڵەن خواردنە کوردەواریەکان بینە باشە زۆر باشە زۆر باشە اینجا بە هەر لەمەوە پرسیارێ بکەم ئەکرێت دایکێک بە بڵین کە خاتونێک کە خۆی ئاماداکات بۆ دووگیانی ئەکرێت بۆ نمونە کۆمەڵی خواردنی گرنگ هەیە کە هەم ڤیتامینەکان هەم کانزاکان هەم زۆر بابەتی تر هەیە کە بۆ لەشی ئەو پێویستن لەمڕۆ ئامادە نەبوو بێت بەڵام لەگەڵی شادووگیان ببێت ئەمە چ گرفتە دروستەکە چکە دایکانێکی زۆر هەنێتر لە قۆناغەکانی سەرەتاش ئابزانم حەزیان لە خواردن بەتایبەت نامێنێ بەڵێ سپاس بۆ بەرنامەکەتان خێر بێ سەرچا من خانزادم لە پرسیاری هۆڵی مناڵبوون ئیسلێمانی هەروە پەرستیاری ژنان و مناڵبوونم سەرچا خۆشحاڵ بووم کە ئێوارێ لەگەڵ جەنابتان ژنانی
ئێمە با بڵێن پێویستەکە ئەگەر پلانیان هەبێ بۆ دووگیانی پێش 3 مانگ پێویستەکە ئەگەر نەتەندروستی خۆیان بێ هەروە حەبی فۆلیک ئەسید بەکاربێنن دواتر ئەتوانن دووگیان بن لە فترەی دووگیانیانە با بڵێن ئێمە 3 مەرحەلەمان هەیە مرحلة یەکەم سێمانی یەکەمە مرحلەی دووەم سێمانی دووە و مرحلەی سێمیش سێمانی ئەخیرە پێویستەکە مرحلەی هەر سێ مرحلەکە زۆر گرنگن بەڵام پێویستەکە مرحلەی یەکەم کە سێمانی یەکەمە و دروستبوونی خانەکانی ئەو کۆرپەلەیە هەروەها دروستبوونی ساکەکەیەتی واتە کیسی کۆرپەکە و هەروەها دروستبوونی دڵی کۆرپەیە و مێشکی و ئەندامەکانی جەستەی پێویستەکە لە سێمانی یەکەمە خواردنێکی زۆر باش و تەندروست بخۆن ئەگەر هەردایکێک بڕە خۆراکەکانی پێکاتی باش با بڵێن لە ڤیتامینات و کالیسیۆم و پرۆتین و چورێ بەسوودەکان و ئەم خۆراکانە نەتوانێت بخوات حتمما نەقسێک لە خۆیان دروستە بێ هەروەها دوایش تەسیری خراپەکاتە سەر کۆرپەکەی باشتر وایە دایکان لە فترەی دووگیانیانە باشترین جۆری سەوزە بخۆن هەروەها میوەکان هەروەها گۆشت هەرسێنەوەکەی قارچێک چەرەسات بگومان دواتر بابەتی دووگیانی و خواردن ئەچینە لای شێف لەو قۆنە لەو بڵێن بەشەی پرۆگرامە کۆمەڵێک لەو بابەتانی کە زۆر گرنگم بەو هیوایان بە تایبەتیش هەندێک خواردنی یاخود میوە یاخود سەوزەی دیاریکراو هەیە کە بۆ دایکانی دووگیان گرنگە بۆ هیوایم کە ئەو زانیارێ بەخشین بە بینەرەکانمان بەزوو کتۆرەسە پێم خۆشە بزانم کە با بڵێن قۆناغی سەرەتای دووگیانیەکە با بڵێن ئەو بابەتانە کە زۆر گرنگن دایکان لەم قۆناغەیە بیکەن جگە لە خواردن و جگە لەو بابەتانی کە هەموو کاتێ پێیانڵێن شت بخۆن لەبەر کۆرپەلەکە لە برێسە لە قۆناغێکی زۆر ئەستیارایە ئێستا مناڵەکە لە سکرا زۆر جار هەیەکەن بە سوبات لەگەڵ دایکاڵی سە پێویستی بە خواردن چکە چاوەڕێی دەمی تۆیە تۆچی ئەخۆی ئەوی شاوەڕێ ئەوەیە تەنها خواردن گرنگە لەم قۆناغەیە یاخود نەخێر کۆمەڵێک بابەتی تر هەیە کە گرنگن بۆ بڵێن سێ مانگی قۆناغی یەکەم بەڵێ تەنیا خواردن ڕاستە خواردن زۆر گرنگە و پێکاتەکانی هەموو بەرهەمەکانی خواردن بەڵام جوڵەی تەندروست زۆر مهمە هەروەها بەکارهێنانی موادە کیمیاویەکان وەکو بۆ یاخی قش و با بڵێن تا ڕادێک موکیاج هەروەها بابەتی ئامێرەکانی لێزەر بەڵێ ئەمانە نابێت لە سێمانی یەکەمە بە هیچ نوعێک دایکانی دووگیان جهازی لێزەر بەکاربێنن هەروەها بۆ یاخی قش باشترە کە زۆر لێ دوورکەونەوانێ ینی تەسیراتی هەیە بۆ خۆشیان و بە کۆرپەکەشان لێزەرکردن هەروەها بۆ یاخی قشیان هەروەها بەکارهێنانی مەیکەپە باڵێن بۆ نارەکان هەروەها ئەتر و معتەر و ئەوانەی کە بابەتی تیش هەروەها فاست و فلاش و معجیزە و ئەو بابەتە کیمیانەی کە بۆ پاکردنەوەی ماڵ بەکارهێنرێ پێویستەکە لەوانە خۆیان دوور بخەنەوە و هەروەها لە ژینگەیەکی تەندروستا بن هەروەها لە جوێکی تەندروستا بن با بڵێن سایکۆلۆژیان دەرونیان مرتاح بن ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر دایکەکە و هەم کۆرپەکەش و هەروەها وتمان جوڵەی تەندروست عفو زۆر مهمە و لەگەڵی شا خواردنی تەندروست کەش و هەوا ئەمانە زۆر دەوری هەیە باشە هەموو کاتێکە باس لە خاتونێکی دووگیانەکرێت یەکسەر وەرزش ئەبەستنەوە بەم بابەتەوە ئایا بۆ قۆناغەکانی دووگیانی وەرزشەکان جیاوازن واتە لە هەر قۆناغێکە وەرزەکان بۆ ئەم کەسە بۆ ئەم دایکە جیاوازە بن یاخود نەخێر هەر وەرزشێک بێت دەتوانێت بە ئەنجام بگەین چکە بەڕاستی لەوانەیە لە بڵین قۆناغی یەکەمی سەمانگی سەرەتایە لەوانەیە بەرزکردنەوەی قورسایی و بەدایبەتی و دایکانی کە ئەشنە نێوهۆڵەکانی لە جوانیەوە لەوانەیە بۆ ئەوان گرفتی هەبێ لەوانەیە ڕاکردن بە شێوازێکی زۆر خێرا و سەریع ئەمەش بە هەمان شێوە گرفتی هەبێگەر پێمان بڵێ کام وەرزشە بۆ هەموو قۆناغەکان تەندروستە و هیچ گرفتێک نەبوو دایکەکە یاخود بڵێم سوود بە دایکەکە و بە کۆرپەکەژەکەێنێ بەڵێ وا باشترە دایکان لە سەرەتای سێمانگی دووگیانەکەیانەوە عفو پێویستە کات ببورنەوە تۆ ئەتوانی ئەو خۆی فەرمۆ زۆر ئاسایی خات و خانزادگیان وە باشترە دایکان لە سەرەتای سێمانگی دووگیانەکەیانەوە هیچ وەرزشێک نەکەن نەچنە هۆڵەکانی لە ژوانی
هەروەها هەڵگرتنی قورسایی و ئەو ئەکسەرسایز و ڕاهێنانانی کە بۆ دایکی دووکیاندا ئەنرێ بەڵام پێویستەکە لە فترەی سێمانگی بدایەتە ئاگیان لە خۆیان بێ بۆ هەڵگرتنی قورسایی بۆ حرەکە خەڵەتەکان بۆ چەمینەوەی مثلا هەڵگرتنەوەی شت لە ئەرزا لەبەر پشتیان هەیە مثلەن خۆی ڕەخەکە ڕاستە کۆرپەکە لەو کاتەیە با بڵێن بچووکە قورسایی نەخسۆتە سەر جسمی دایکەکە بەڵام نوشتانەوەیەکی خەڵەت لەوانەیە ئەم بە هەڵەبی کات ئەسیر لەسەر پشتی بکات هەروەها پێویست دەکات با بڵێن نەچنە هۆڵەکانی لە جوانی و ڕاضەکانیان تأخیر بکەن بەڵام ئەگەر خۆیان لە ئاپەکانە سێرچ بکەن لە ئێستا الحەمدولله تەکنۆلۆژیا زۆر بەخۆتە ئەو دایکانەی کە کاتی ئەویان نییە کە بچنە سنتەری ڕاهێنانەکان پێویستەکە کە متابعە بکەن کە بزانە چ ڕاهێنانێک باشە بۆ دایکی دووگیان لە بیدایەتی حملەکان بەڵام عادەتەن لە دوای سێمانیەوە کە حملەکانیان جێگیر ئەبێت واتە کۆرپەکە هیچ کێشەیەکی نییە و جێگیر بۆ لەسکی دایکەکە مەترسی لەسەر نەماوە بەڵێ ئەتوانن لە دوای سێمانیەوە ئەو ڕاهێنانانە بکەن کە تایبەتە بە دایکی دووگیان جا ئێمە لا نەخۆشخانە گەورەکانە زیاتر هەم حکومی و هەم ئەهلەکان ئێمە ئەو بەشانەمان هەیە ڕاهێنەری سروشتی بۆ دایکی دووگیان هەروەها خۆشیان ئەتوانن لە ڕێگای ئینتەرنێتەوە متابعە بکەن. باشە بەپێی کارەکەی بەڕێستان کە ساڵانێکی زۆرە لە ئەم بواران و پەرستارن لە بوارەکەیە بێ پرسیاری بابەتێک بکەم کە لەوانەیە زۆر جار هەیە لای من و لای خەڵکانێکی زۆرش پرسیار بێ بەس لە بەلایانی دەرونی کرد ئایا لایانی دەرونی تەنها کاریگەری لەسەر دایکەکە بێت یاخود لە دواتریشە چکە زۆر جارەڵێن ئەوەی کە دایکەکە ئەیخوات زۆر جارە مناڵەکە حەزی لێ کە نەزانم دەستەواژانە تا چەند دروستن بەڵام ئێمە لێرە و لەوێ گوێمان لێ بێ چکە مناڵی وهەیە بۆ نمونە ئەگەر باس لە نمونەیە بکەم مناڵێک حەزی لە زۆر لە شلکە دایکە کاڵێت لە کاتی سەرەتای دووگیانیەکەمە زۆر شلکم بە سەر مناڵەکە و خوارد و زۆرم حەز پێ بووە ئەجا بۆ لایانی دەرونیش ئەم بابەتە هەر بە هەمان شێوەیە ڕاستەواتە گەر دایکێک لە بۆ بڵێن ژینگەیەکی دایمەن شەڕ و ئاژاوە و گرفت و کێشەیە بوو بێت ئایا ئەمە دواتر دوای لە دایکبوونی مناڵەکە بڵێن ئەمە کاریگەری لەسەر مناڵەکەی یاخود نەخێرەمە تەنها قسەیەکە و لەلایانی بڵێن زانستیەوە دروست نییە زۆر کاریگەری هەیە کۆرپەکە لەبەرەوەی کە ئەم دایکە کاتێکە خۆی حەزرەکە بۆی کە دووگیان بەیان دووگیانە بێت هۆرمۆناتی بەرزە بێتەوە باشە یەکەم فەحسکە بۆ دایکانی دووگیان ئەکرێت فحسی هۆرمۆنەکانە باشە ڕێژەی ئەو هۆرمۆنانی کە بەرزە بێتەوە لە خوێن نادەرەکەوێ کە بێتە ئیسیجی پێڵەن ئەم فحسا دەری ئەخات کە ئەم دایکە دووگیانە باشە ئەنجا لە مانگی یەکەمە با بڵێن لە 4 هەفتەی یەکەمە بەس خانەکانی ئەو مناڵە دروستە بێ باشە لە دوای ئەوە ساکەکەی با بڵێن کیسەکەی دروست ئەبێت ئینجا دڵی دروست ئەبێت و لە سێمانی یەکەمە گەشەی دڵی زیا ئەکات و هەروەها مشکی و ئەندامەکانی جەستەی لەبەر ئەوە ئەو مناڵە چەند ئەم دایکە سترێسی کەم بێ با بڵێن چەند مرتاح بێت چەند لە جە و ژینگەیەکی باشا بێت ئەم مناڵە لە سکی دایکە هەستی پێکا بالفعل ئەوەی کە جەنابی شدوتت زۆربەی خەڵک دیارە ئەوانە با بڵێن پێشتر قسەی کوردەواری کۆن بۆ بەڵام ئێستا عیلم سەلماندوێتی بەڵێ زۆر ڕەبتی هەیە ئەو مناڵە کاتێککە دایکەکەی کە لە سکی دایکەکە ئەو دایکە مرتاحە خەمی کەمە ڕیلاکسە بەڵێ بۆ مناڵەکە زۆر دەوری هەیە بۆ لەبەرەوەی دایکان ئەگەر لە کاتی دووگیانەکەیانە خەفەتبار و بێتاقەت بنەرەوە خواردنی تەندروست نەخۆن جوڵەی تەندروست نەکەن لە دوای 20 هەفتەی دووگیانەکەیانەوە تووشی کۆمەڵێک نەخۆشیە بن بۆ نمونە نەخۆشی شەکرەیە نەخۆشی زەختە خستبوونەوەی خوێنە ئاوسانی زۆرە یعنی ئەمانە هەمووی تەئسیراتی هەیە چونکە ئەوان ڕاستە فامیلی هیستری با بڵێن کۆرۆنیک کەسێک دایکیان باوکی زەختی زۆر بەرزیان شەکری زۆر بەرزە و هەیەە ڕاستە لەوانەیە بۆ ماوەی تەسیر بکاتە سەر ئەم دایکە بەڵام زۆر دایکانیش هەیە بۆ ماوەی نیانە و لە دوای 20 هەفتەیەوە هیانە تووشی شەکرابیانە تووشی زەخت ئەبێت هیانە تووشی خوددا ئەبێت بەسەر کاتی دووگیانێکی و لەبەر ئەوە ئەم دایکە یان خواردنی تەندروستی نەخواردووە یان جۆڵەی تەندروستی نەکردووە یان جە و ژینگەکەی تەندروست نەبوو و لەبار نەبووە بۆیە ئەم دایکە زۆر مهمە کە لە کاتی دووگیانە خۆیان حازرکەن بۆ ئەوەی کە بتوانن کۆرپەیەکی تەندروست بێنە دنیاوە هەروەها لە ڕێ ئەم کەناڵە جوانەی جەنابتانەوە من داواکەم لە هەموو ژنانی هەرێمی کوردستان ئەوەی کە گوێی لە من بێت کە کاتێککە دووگیان ئەبن هەر لە بیداەتی دووگیانیەکەیانەوە ئەم پرۆسی مناڵبوونیان بە سروشتی بخەنە مێشکیانەوە کە زۆر گرنگە
لەبەر ئەوەی چەند هۆکارێکی هەیە دایکان دوای ئەوە لە شولاریان وەکو خۆی ئەمێنێتەوە ئەجگەڕێتەوە جێگای خۆی ئەو چەوری و زیای و قەڵەوەیەکە بەسەر دووگیانەکەی ئان بە دیسانەوە ئەگەڕێنەوە باری دۆخی جاران هەروەها دوورەکەونەوە لە نەخۆشیەکانی شەرپەنجەی سن و ڕەحم هەروەها مناڵەکانیان بە سروشتی ئەبێ دوای ئەوە اینجا ئەبێ ئەم دایکانە بیر بکەنەوە کە چۆن شیری خۆیان بن بە مناڵەکانیان واتە شیری سروشتی بن پێویستەکە دایکان لە 20 هەفتەی سکەکانیانەوە سەردانی بەشی چاودێری دایکان بکەن لە مەڵبەند و بنکەوتن تەندروستیەکانە بۆ ئەوەی خۆیان داخڵ بکەن و متابعە بکرێن. باشە خات و خانزاد بابەتێکی زۆر جوانت باس کرد ئەویش با بڵین مناڵبوونە لە ڕێگەی نەشتەرگەری یاخود لە ڕێگەی سروشتیەوە کەمە بابەتێکە لە ئێستاوە بزانم لە سایان نەوەتونەی خانمان بە تایبەتیش ئەوانەی کە تەمەنیشان زۆر گەنجە هەر لە سەرەتای دووگیانەکان یەکسەر بڕیاری ئەویان کە بە شێوەی نەشتەرگەری مناڵەکان لەدایک ببێت بەڵام ئایا لە لای ئێمە تا چەند ڕەچاوی ئەم بابەتش کراوە بۆ نمونە زۆر جار هەیە داوا کرێت کە خاتونێک تەمەنی لەوانەیە مناڵ بێت بەڵام حەز بکات هاوسەرەکەی لەگەڵی بێت لە کاتی بۆ نمونە مناڵ بوونە یاخود بێوێت کەسانێکی بە بڵین دایک و ئەم بابەتە بۆ منە لەگەڵی بن چونکە وەبزانام ئەم دەستگیرۆیە بۆ ئەم کەسە کە خۆی ترسێکی زۆری هەیە بەڕاستی ترسەکە زۆرە بۆ ئەم بەتایبەتی و کەسانی کە تەمەنیان وەکوتم کەمە ئیش لەسەرم بابەتە کراوە یاخود نەخێر تەنها یەک کەس پێویستەکە لەگەڵم کەسایە بێت و ئیتر دواتر پزیشک و کۆمەڵێک پەرستار و کەسانی تر ئەبێت لەگەڵی بن یاخود بڵێم لە نێو نەخۆشخانە ئەهلیەکانیشە نەک تەنها لە حکوومیەکانە لە ئەهلەکانیشە ئیش لەسەرمە کراوە گەر کەسێک بێوێت هاوسەرەکەی لەگەڵ بێت کۆبزانام لەو کاتەیە دامێکی زۆر و پەنایەکی زۆرە بۆ ئەو خاتونە توانێت هەرلانی کەمیش نەبێت ترسەکەی بڕاوێتەوە. ڕاستە پرسیارەکە جوان بوو بەڵام لە نەخۆشخانەی حکوومیەکانە بەڕاستی لەبەر ئەوەی لۆدێکی زۆرمان لەسرە هەروەها پیاوانی کورد با بڵێن پیاوانی وڵاتی خۆمان هێشتا نەگەشتونەتە با بڵین لەگەڵ ڕێزمە لە 175 ئەگەر بڵێ لە 175 ئەم ئامارە تەواوە هێشتا مشکیان نەگەشتۆتە هینی ئەوەی با بڵێن تەقبولی ئەوە بکات کە لەگەڵ خێزانەکانیانە بچنە ژوورەوە بۆ مناڵبوون باشە بەڵام ئەگەر دایکێک لە لای ئێمە زۆر ئیلحاح بکات لەسەر ئەوەی کە نەهێڵە پرۆسەکەی بۆ ئەنجام بیرێت ئێمە بە خۆشحاڵیەوە بڵین مردی ئەو نەخۆشە ئەهێنینە ژوورەوە بۆ لای بەڵام باوەڕکە ئێمە وەکو نەخۆشخانەی مناڵبوون یعنی ئەوەندە مڕاعاتی نەخۆشەکان ئەکەین ئەوەندە پەرستار و دکتۆر لەوەیە ئەوەندە میدوایف لەوەیە ئەو نەخۆشە ینی ئەگەر چەند هاوڵی لەگەڵ بێت بۆ ئێمە لەوانەیە بەس ببێ بە سەرێشە و لۆدێکی زۆر چونکە ئێمە هەموو شتێکی بۆ ئەەکەین ینی ئێمە لەو کاتەیە وا خۆمان دەرەخین کە خوشکین دایکین کە سوکارین بە حکومی ئیشەکەمان ئەبێ وابین لەبەرەوە لە پرایڤێتەکانیش لە نەخۆشخانە ئەهلەکانیشا بڵێ مردەکانیان لەگەڵیانیانە ژورۆیان کەسێک دوو کەسی عیلەکەشیت بەڵام تەسەوڕەکەی دەنرخانیانی بە ڕێژەیەکی گشتی بەس لۆ دروستە بە هیچی ترستە بۆ هیوایم کە هەموو لایەکتان تەندروست باش بن بە تایبەتیش ئەوانەی کە خانەمن و لە ئێستا لە قۆناغی دووگیانیان هەم لایەنی خواردنتان و هەم لایەنی دەرونیشتان وەکو خات و خانزاد ئاماژەی پێکرد ئاگاداری بن ئێستا چمەلای شەفتی ئابزان خواردنەکەی بەکوێ گەیشتووە بە یارمەتیت خانزاد خان شێف سڵاوە لێبێ دووبارە چۆنی چی و کرد ئەم کۆتایەکە زۆر باشە حەزت لە هەنگوین هەیە بێگومان اینجا بزانم ئەگەر ئەم بابەتە بۆ نمونە شێف بزانم من جارێک پێت وتمتە بە شەکر نابێ بە شەکر نابێت زۆر باشە اینجا چی ماوە خواردنەکانمان ئامادەیە باشە زەڵاتەکە ئامادە کراوە دەستخۆش ئەمەش یەک تۆزێکی تر حەزەکەم بە دواتریش بە هاوکارانم ئەڵێن کە بزانین چی بووە ئەمە ئێستا بۆ منە ئامادە کرد بۆ ئەوەی کە بیخۆم باشە اینجا لەگەڵیشیا شێف تا چەند ئەم بابەتانە بۆ نمونە گرنگن بۆ ئێمە هەر کاتی ئاسایی و لەگەڵیشیا بە تایبەتی بۆ تەوەرەکەی ئەمڕۆی ئێمە کە باسمان لە هین کرد خات و حەزێت نەبێ ژنانی خانمانی دووگیان کردکە بزانین دەستخۆش منەمەم تێکەڵ کرد زۆر چاکە زۆر تایبەتە شێف ئەمە ڕۆشتمەوە یەکسەر دووبارەیەکەمەوە
ئەمە حەزەکەم یان دکتۆر بە ئەمە خۆی تێکی یان ئەمە هەڵگرم دواتر بعد خانزاد خان خۆی خواردنەکەی خۆی تێک بات و خواردنەکەشی وابزانم ئەوەنەی نەماوە ڕونیە کۆتاییوا لە کۆتاییەکەیە زۆر باشە کەوای باسە لەگەڵ بینەرانمانە وشانێک وەرگین و جا بەردەوام بین باش نییە فەرمون ئازانەمە دووبارە سلااوان لەبێ لەگەڵ خات و خانزاد هاتین بەلای شێودیار بزانین خواردنەکەی بەکوێ گەیشتۆ ماشەڵڵا ئەو خواردنە بەتامەی زۆر 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 خێراش ئامادەکرد شێف زماندوو نەبی خات و خانزاد دووبارە سلااو لەبێ جا من ئەم پێکاتەی خۆمم تێکیە ئەوزەم ئەمە خراپ نییە گەر تۆ پێکاتەکەی خۆت تێک بی اینجا ئێستا هەر لەبەر دەستی خۆتە شیرمان هەیە لەگەڵ هەنگوین لەگەڵ فستقان ئەمە گیراوەیەکی زۆر زۆر بەسوودە شێف هەر با نەیشارمەوە ئەم گیراوەیە من بە خاتوخانزادم وتم لەگەڵ نان خواردنە زۆر بینم باش نییە واتە کەمە خۆم وتی گەر هەر کاتێک لە ماوەی سێ چوار ڕۆژی شاگەر هیچت نەخوارد ئەم پێکاتێ بخۆی زۆر زۆر باشە ئەمە بەس بۆ من باشە یان بۆ هەموو کەسێک خواردنی کەم بێت شیر و هەنگوین و فستق تێکەڵێکا زۆر زۆر ئیسیفادەی لێکە هەروەها بۆ ژنانی دووگیانیش دووجار باشە بەڵێ لەبەر ئەوەی پێکاتەکانی شیر و هەنگوین و فستق با بڵێن بەرهەمەکانی ڤیتامین پڕە لە ڤیتامین و کالیسیۆم و بڵێ ینی تاقەیەکی باش ئەیە بە ئینسان و هەروەها بۆ بەرگری لەش زۆر زۆر مهمە زۆر باشە اینجا شێف ئەو خواردنی کە بە گۆشت ئامادەت کرد ئەوە چی بوو؟ ئەمە قارچکی بە گۆشتە بە پیاس و سیر دارچین سیری هاڕاو کەمێکی خوێ ئەو تەماتە بەو شێوازەش کە بڵێن نایجنیک ستەیەکی ڕۆ شێوازە اینجا وەبزانم گۆشتەکە سەرەتا وا کۆڵان لای خۆمان هەڵکزان دواتر بە ئاو کوڵاو اینجا ئەم پێکاتانەمان بەجیا سوور کردەوە لەگەڵ قارچک و قارچک و پیازەکەمان سوور کردەوە دواتر گۆشتەکەش لەگەڵە سوورکرایەوە ئەمە بابەتێکی چۆنە بۆ خانمانی دووگیان زۆر کەم قۆناغیان زۆر باشە بەڵێ زۆر زۆر باشە بۆ هەموو قۆناغەکان باشە بەڵام بە تایبەتی سەرەتای قۆناغی ئێستێمانی یەکەم زۆر زۆر ئیسیفادەی هەیە هەر سێ گۆشتەکە با بڵێن ماسی مریشک گۆشت ئەتوانن ئۆکوستیک بەم شێوەیە ڕۆژانە ئەتوانن ژەمێکیان ئەم خۆراکە بێت زۆر زۆر ئیسیفادی دەکە ئەنجا ئەم قارچک و گۆشت و با بڵێن تەماتە و پیاز و ئەم بابەتانەی کە شێف حازری کردووە هەمووی دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و هەروەها چاورێ سوود بەخشەکان چووکە و زەیتی زەتونیشی تێکرد هەروەها پرۆتین و کانزاکان و ڤیتامینەکان زۆر زۆر مهمە ئەگەر ژنان بتوانن یەک ژەمی خۆراکەکەیان ئەم خۆراکە بێت دەتوانی پێکاتەکە تاقیکەیتەوە دکتۆر بزانن چۆنە تامی ئەنجا لەگەڵیشە زەڵاتەکەمان زەڵاتەیەکە کە ئەمڕۆ زۆرینەی سەوزەیە تۆ زۆر لە دەستپێکەوە گرنگی تیا بە سەوزەکان و ئاماژت پێکرد چۆن بوتامی زۆر زۆر خۆشە دەست باشە جاوار بەو شێوازە و بزانم دایکانی دووگیان ئەتوانن کە ئاسانیشەوە نیە بەڵێ زۆر زۆر ئاسانە و دەوڵەمەندیشە بە ڤیتامین و پرۆتینەکان زۆر باشە جا زەڵاتەکەمان ئەمڕۆ کۆمەڵێک پێکاتی جیاوازیتیایە ئەم خەیارە تەماتێ بیبەرە نۆکە ڕاستە شویتە سپیناخە ئەم پێکاتانە بە بەردەوامی بخورێن هەتاوەکو هەموو قۆناغەکانی دوکانی واتە هەر نۆمانگەکە یاخود بۆ قۆناغێکیان زۆر زۆر گرنگەکە سەوزە و میوە لە نێو ژەمە خۆراکیەکانی دایکانی دووگیانە بەتایبەت هەبێت بەڵێ وەکو باسمان کرد پێویستەکە هەر نۆمانگەکەی کە دایکان دووگیانن خواردنی تەندروست بخۆن باشە بەڵام زۆر دایک هەیە لەبەر ئەوەی کە ئیشتیهای خواردنی لەسەر هەندێک خۆراک نامێنێ سەر هەندێک خواردن هەروەها زۆر دایکێ بە هەندێک خۆراک تێک ئەچێت با بڵێن لە بەرچاویان ئەکەوێت باشتر وایە دایکان بەعام هەر خواردنێکە خۆیان حەزیان لەیەتی باشە و هەر خواردنێکە ئیشتیهایان هەیە بۆی و پێی تێک ناچن ئەو خواردنانە بخۆن بە تایبەتی سەوزەکان هەروەها میوەهات و بابەتی زەڵاتە و چەرەسات و خورما و با بڵێن شیر و هەنگوێن و ئەم بابەتانەی کە لێرە هەیە و چەند خۆراکێکی تریشە احتیمال لێرە حاضر نەبێ و دانێن ڕابێ ئەگەر بە دایکان بڵێن ئێمە بڵێ وڵی ئەم ماست و شیر و پەنیر و بەرهەمە سپیەکان زۆر زۆر گرنگن لە ژەمی بەیانیانە و هەروەها هێلکە هێلکە بە کوڵاوی زۆر زۆر ضرورە کە بەیانیان دایکان بتوانن هێلکە بخۆن هەروەها وتمان ئەم شیر و هەنگوێن و فستقە زۆر ضرورە چەرەسات زۆر زۆر ضرورە خورما و هەروەها میوەکان
بەڵام میوە عادەتەن لە شەوانە خورێت بەیانیان و ئەسران بیخۆن کەم خۆری دایم خۆر بن هەروەها بابەتی گۆشت و بقولیات و سەوزەوات و بڵێن تەڕەکان هەمووی بەعام بخۆن بەڵام لە دوای 20 هەفتەی دووگیانەکەیانەوە کاتێک کە ئەم دایکانە لە لای دکتۆری ئەخسایی ژنان با بڵێن پسپۆری ژنان کاتێکە چێکی خۆیان کردەوانەوە تا متابعی خۆیان کرد کە هیچ مشکلەیەکیان نەبوو لە تەندروستی لەشیانە با بڵێن لە نەخۆشیەکانی زەخت و شەکرە و خودۆ ئەمانە ئەتوانن ئەو کاتە هەموو خواردنەکان بخۆن بەڵام دووربکەونەوە لە شیرینی هەروەها ئەو بابەتانێکە کەلۆریدی زۆر بەرزەوەکو نان و برنج و کاربۆهیدراتەکان با بڵێن عفو کاربۆهیدراتەکان وەکو نان و برنج و شیرینی و پەتاتە و ئەوانە بە تایبەتی دایکێک ئەگەر تووشی شەکرە ببێت هەروەها ئەو بەڵێ سپاگێت و ماکەڕۆنی ئەوانە هەروەها دایکەکانی کە تووشی زەخت ئەبن باشترە کەمترین خوێ لە خۆراکەکانیان هەبێ هەروەها کەمترین ئەو خواردانە بخۆن کە قڵەویان ئەکات بۆی لە شولاریان زۆر تێبابەتێکی زۆر گرنگە زۆر لە خەڵک ئەبینیت بۆ نمونە کەسێک دیارە قۆناغەکانی بە بڵێن دووگیانی لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ خات و خازات کەسانێکن بۆ نمونە هیچ کێشی لەشیان زیاد ناکە بە پێچەوانەوە ئەبینین کە کێشی لەشیان هەتا بێ کەمەکەواتە بۆ خۆیان واتە بۆ بە بڵێن لەشی خۆیان کەسانێکی تریشان هەر ئەیان بینیت کێشی لەشیان زیاد ئەکات وەکو لە خماڵێ قەڵەوە بن زۆر جار هەیە لە سەرەتای با بڵێن قۆناغەکانی دووگیانی شایە ئەبینین کە کێشێکی زۆر و ئەم بابەتێ ئەمە پەیوەندی بە خواردنەوە هەیە یاخود نەخێرەمە پەیوەندی بە بوونیەتی وەکو لە خۆماڵێن لەشی کەسەکەەوە هەیە خۆراک و خواردن و با بڵێن بابەتەکانی پێکاتەکانی خۆراک یەک سەبەبە سەبەبی دووەمیان جۆڵەکەیەتی کە وەکو باسمان کرد جۆڵەی تەندروست و خەو ڕێکردنەوەی کاتی خەو مەفروض لە دایکان کە دووگیانە بن لە ماوەی 8 ساعت کەمتر باڵێن 6 ساعت کەمتر نابێ 6 بۆ 8 ساعت بەڵام ستاندارد با بڵێن 6 ساعت کەمتر نابێ بخەون کە کاتێک خەویان ڕێک بوو خۆراکەکانیان تەندروست بوو جۆڵەیەکی تەندروستیان کرد وەکو پێموتی لە ژنگەیەک و جوێکی خۆشا بوون و دڵخۆش بوون مرتاح بوون ئەو کاتە دایکان زۆر کەم وەزنیان زۆر زیاد ئەکات و یارمەتیدەریشە بۆ ئەوەی کە مناڵەکانیان ببێ بە سروشتی زۆر باشە ئەمەژت بە خواردنی میوە کرد بە تایبەت لە چ کاتێکا گرنگە بۆ دایکان کە بخورێت و زیاتریش بۆ نمونە چ میوەیەک زۆر کاریگەری لەسەر دایک و کۆرپالەکەش هەیە بە شێوازێکی باش ئەنی کامن ئەو میوانانەی کە ئێمەگەر چاناوی چەند میوەیەک بە دایکان بڵێن وی کە بتوانن لانی کەمەگەر هەفتەی چەند جارێکیش بێ بتوانن بیخۆن بەڵێ ئێمە ناتوانین جۆری میوەیەک دیاریکەین بڵین ئیلا ئەم میوەیە زۆر گرنگە چونکە هەموو میوەیەک هەموو نعمەتەکانی خوای گەورە زۆر گرنگن و پێکاتەکانی تایە بەڵ هەموو میوەیەک ضرورە ئەم دایکە بیخوا بەڵام وەکو باسمان کرد زۆربەی دایکان ئیشتیهایان تێکەچێت مەسەلەن دایک هەیە پرتەقاڵی لە بەرچاوەکەوێت هەیە سێوی لە بەرچاوەکەوێت هەیە سەوزەی لە بەرچاوەکەوێت هەیە گۆشتی لە بەرچاوەکەوێت هەیە بەڵێ بالفعل مەردەکەی هەیە بۆنی ئەتری ماڵەکەی لە بەرچاو هەیە ماڵەکەی لە بەرچاوەکەی زۆر ئەمە لە ژنانە هەیە لەبەر ئەوە باشترین ئەوەیە کە هەموو میوەیەک بخۆن بەڵام زۆر هەیە خات و خانزادە بزانم نابێت ینی هیچ دایکێکە دووگیانە بێت نابێ بەم قۆناغەیە تێ نەپەڕێ ئەبێ هەر شتێکی هەر بالفعل هەیە با بڵێن لە بیدایەتەکەیەوە ڕشانەوە و دڵتێکەڵاتن و ئەوانەی زۆرە هەیەە باشن بەڵام زۆر شتیان لە بەرچاو ئەکەوێت ئیتر وەکۆڵن هەرسکە و سڕێک هەر دایکێکیش بەنەوەک دووگیان ئەبێت و بەڵێنهێنەیەک و شێوازێکی جیاوازە لەبەرەوە باشترین یعنی هەموو میوەکان زۆر باشن بەڵام باشترین کات ئەوەیە کە ئەسران و بەیانیان بتوانن میوەکان بخۆن ئەگەر دایکێک ژەمە سەرەکیەکان واتە مەبەستم لە خواردنی گۆشتە لەبەر چاوی کەوت وە کۆڵەن نەیتوانی لە ماوەی قۆناغەکانی دووگیانیا بیخوات ئایا چەرەس بە شێوازێکی گشتی نەک بەڵام جێگەی ئەگرێتەوە بۆی بەڵام ئایا ئەکرێت کە خواردنی چەرەس بکاتە بەدیلێک بۆ ئەو بابەتە یاخود چ شتێکە بێت بە بڵێن بۆ بەدیلێکی بڵین گۆشتیان خۆ خواردنە ژەمە سەرەکیانە ڕاستەکە بەڵام هەموو دایکێک نییە مەسەنسە دایکێک هەیە گۆشتی حیوانی لە بەرچاوەکەوێت دایکێک هەیە مریشکی لە بەرچاوەکەوێت دایکێک هەیە ماسی لە بەرچاوەکەوێت باشە ئەگەر ئەم دایکە بە نمونە ماسی لە بەرچاوکەت باشترە گۆشتی مریشک و حیوان بخوات یان هەر نوعەکانی دوونەوەکەی تر لە هەفتەیەکە لە دوو جار کەمتر بانەی خۆن و چەرەساتیش زۆر بەها خۆراکیەکانی تیا و زۆر گرنگە ئەتوانن بە چەرەسات و بە سەوزە و بە میوەکە تقریبا
تۆزێک عین بڵێن تعویزی ئەوە بکاتەوە کە ئەو گۆشتێنی خوارە بەڵام هەموو خۆراکێک خی گەورەوە دروستی کردوە کە پێکهاتەیەکی جیاوازی هەیەیان بڕە ڤیتامینێک یان کانزایان چوریەکانی یان با بڵێن هەر خۆراکێک و بەهایەکی خۆی هەیە. زۆر باشە اینجا لە کۆتاییە خات و خانزات پێی خۆش بووکە بەر لە بڵێن پرۆگرام کە باسمان لە تەوەرەکە کرد پێکەوە وتی حەزەکەم بابەتێکی گرنگ بە دایکان بڵێم ئەویش پێدانی شیرە لە دوای لەدایکبوونی مناڵەوە چەنە ئەم بابەتە بڵێن قۆناغی دواتری بابەتەکە ئەمڕۆ ئێمە و تەورەکەی ئەمڕۆ ئێمەیە بەڵام حەزی کرد لە ڕێک پرۆگرامی سێوی سەوزەوە کۆمەڵەیەک زانیاری لەباری پێدانی شیری سروشتی و شیری دەستکردەوە باد بە دایکان فەرموو خات و خانزات. بڵێ وڵی من داوام هەیە لە هەموو دایکان کاتێکە پلانیان هەیە بۆی دووگیان بنیان کاتێ دووگیان ئەبن باشتر وایە کە هەر لە سەرەتای دووگیانەکەیانەوە بیخەنە مشکی خۆیانەوە تا مشکانی عازبا بەوەی کە شیری خۆیان ئەتوانن بن بە مناڵەکانیان زۆر دایک هەیە ئەڵێ مەسەلەن کاتم نییە دەوامم هەیە ئیشم هەیەیان دایکان هەیە ئەڵێ لە شولارم تێک ئەچەیان دایک هەیە ئەڵێ مناڵەکەم ئەگەر شیری بە مێلاوانەیە تێری پێنەخوا ئەمانە هەمووی با بڵێن قسەی ڕۆتینە چاولێکەریە قسەی ڕۆتینیان زۆر خۆخەڵەتاندنە با بڵێن هەموو دایکێک خی گەورەکە نعمەتی دووگیانی پێ ئاات شیریشی پێ ئاات با بڵێن جا داواکەم لەو دایکانە کە ئەگەر نازانن چۆن خۆیان ڕابێنن بۆ ئەوەی کە مەساج بەستنیان بکەن بۆ ئەوەی کە خواردنا باشەکان بخۆن بۆ ئەوەی کە کاتێک مناڵەکانیان لە دایک بوو کاتێک ئەم مناڵە ئەخرێتە سەرسنی دایکەکە با بڵێن سکین تو سکین با بڵێن پێست بۆ پێست هەروەها ئێمە هینێکمان هەیە پرۆجێکتێکمان هەیە با بڵێن پلانێکمان هەیە کە دایکان لە مناڵەکانیان لە دایکە بێ ئەیان خێنە سەرسکی دایکەکە کەنگارۆ مەفەرکێریڵەن لە شکری کەنگارۆ ئەم مناڵە خۆی وەکو کەنگارۆ لەسەر سنگی دایکی با بڵێن درێژی ئەەکەین ئەم پرۆسەیە کە ئێمە ئەنجامی ئەین لە ستانداردا با بڵێن لە WHO سەحی عالەمیەوە وەرگیراوە ئەم کەنگارۆ مەفەرکێرە زۆر ئیستیفادەی هەیە مدة الحياة يعني هەتا کۆتایی تەمەنی دایک و مناڵەکە بۆ عەتف و حەنانیان يعني بۆ خۆشەویستیان کە ڕەبتی کات یەک دووەمینیان بۆ زیادکردنی شیری دایکەکە هەروەها بۆ گەڕانەوەی ڕەحمی دایکەکە بۆ جێگای خۆی و بۆ ئەوەی کە دایکەکە کەمترین دایکمان تووشی نزیفی دوای مناڵبوون ببێ باشە هەر لەم منت گۆڵ دقی ئاڵتۆنی یەکەمەوە کە ئەم مناڵە لەسەر سنگی دایکێتی ئەم مناڵە دەمەگێڕە بۆ ئەوەی کە برسیەتی و شیری دایکی بخوا اینجا داوا ئەەکەم لە دایکان سنگی دایک با بڵێن وا مقارنەکراوە وەکو کانیەک چۆن ئەم کانی هەتا ئەم ئاوی لێ دەربێنی ئاوەکەی زیاد ئەکا تشبیه نەبێ ینی ئەم سنگی دایکەش هەتاوەکو ئەم مناڵە بیمژێت شیری زۆریەت اینجا دایکان ئەبێت لە فترەی دووکیانیانە خۆیان حاضر بکەن بۆ ئەم پرۆسەیە بەکردنی مەساج بۆ سنیان هەروها بەوەی کە ڕێنماییان پێ ئەدرێکە شیری دایک چەند ئیسیفادەی هەیە بۆ مناڵەکە کە بۆ زاکرەی مناڵە بۆ جیهازی هەزمی مناڵە هەروها بۆ بەرگری مناڵ و مدە الحیات ئیسیفادەی لێ ئەوم کە توانی بێتمان کۆمەڵێک زانیاریمان لەبارەی قۆناغەکانی دووگیانیەوە بە شێوازێکی دروست و تەواوی خواردنان و پێکاتانەی کە هەیە و چۆن بتوانن کە دایکان بە شێوازێکی دروست بتوانن قۆناغەکانی یاخود مانگەکانی دووگیانبوونی خۆیان بەڕێ بکەن خات و خانزات کۆمەڵێک زانیاری لەو بارەی و پێبەخشین بۆ هیوام کە بەتایبەت دایکانی دووگیانیش بتوانین بێتیان سوودی لێ وەربگرن خات و خانزادیان دووبارە بەخێر بێ سوپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوە سپاس بۆ شێف ماندوو نەبی سپاس بۆ تۆ دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارەیەشمان پێشکەشکردن تەندروست باش بن ماڵتان لاودان بێ خواتان لەگەڵ